بەڵام خەڵکانیش تا ئێستا قەناعەتیان هەر بە کۆنەکەی هەیە ئاسنەکەی بە تایبەتی فافۆنە قەدیمەکان. لەگەڵ نزیکبوونەوەی گەرما و هەروەها هاتنی وەرزی هاوین ئاهک دێتەوە بەر ئەو دوکانانەی کەوا کەلوپەلە ساردکەرەوەکان چا دەکەن، نمونە مۆبەڕیدە و پانکە و هەموو ئەو کەلوپەلە ساردکەرەوانە. من لە یەکێک لەو دوکانانەم کەوا کاری چاکردنەوەی کەلوپەلە کارەبایەکان دەکەوانەی کە ساردکەرەوە نمونە پانکە و مۆبەڕیدە وەستا جان سڵاوت لێبێ. بەخێر بێن سەرچاوم. چۆنە ئیش چۆنە؟ بە قورآن بە ئەمانە ئەو شانێمە بە فەسڵە. ئێستا کاتی هاوینە بەرەو گەرما دەچین ئاتەن ئەمە شتە کۆنانە چا دەکەینەوە خەڵکانەکەن اختیاری ئەویان نیە شتەچی نوێ بکڕن یان شتەچی تازەگەری بکڕن دێن پانکەیە یان موبەڕیدەیە ئەو شتانە بە تایبەتی ئەو شتانێکەوە قەدیمە مەوادیان باشتر هەیە ئەوانەی ئێستا مەوادیان نییە. هەندێک هەیە مەوادەکانی بابرێن نمونە ئێستا ئەو پانکەیە نەواڵە ینی کولفەکەی ئەگە تو لەفی بسووتێ یان کولفەکەی ئەوەندە ناکە بچی چای بکەیەوە ئەبێ بچی قڵەکی دانێشتر بکرێەوە. ئەو بابەتانە ئەو هایە مەسەلەکان یانە پانکە هەر مانگەک ئیش پێ دەکرێتن چۆ گەرما دادێ خوێن کاتێکەکەی وها نابیتێت بڵێ. باش ئێستا خەڵک زیاتر چا دەکەنەوە یان ئی نوێ دەکڕن ئەوەش هەردوو جۆرە؟ ئەوەش هەردوو جۆرە. خەڵکانەکە ناتانی ینی سەرتاوە باسم کرد ناتانی ینی بکچی بکڕیتن دێتن ئاخر دەقەم حاولەکە چا بکرێتەوە چاژ نەکراوە مەزبورە بچێ قڵەشتر بکڕیتن. موبەڕیدەی ئاسن یان باغە لە لای خۆتەوە؟ وەڵاهی ئێستا ینی شتێک بابەتەکان ئەوەندە زۆر بووە تێیدا ئەمەش نافانین حکم بکەین لەسەری کا چیان باشە چیانەوە بەس بەو حکومەی ئێستاکەوە ئەو بەردە تازە بابەتانی هاتیە ئەوان فێنکتریان هەیە بەڵام خەڵکانیش تا ئێستا قەناعەتیان هەر بە کۆنەکەی هەیە ئاسنەکەی بە تایبەتی فافۆنە قەدیمەکان. فافۆنە قەدیمەکان لە بۆ 20 ساری دەتکرێت ئێستا ئەو باغانە باغانە هەتا ئێستا چکۆبێ تازەیە هەمووی 3-4 سارە 3 ساڵە پەیدا بووە یعنی ئەوەندە لە مێژ نییە ئەوەندە بەدیار ناکرێت هەشە یەکسەر لەبەر ڕۆژێ و پەلکەوانەی هەموو هەردەستیتن بەکەلێکی نایەتن. باشە هیچ ڕێنمایتان هەیە بۆ خەڵکەوە لە کاتی بەکارهێنان یان چی بکەن تاوەکو باشی بە ساقی ببینێتەوە مۆبەڕیدەکانیان؟ بەخوای زیاتر ئیشەکان بابرێن لە بۆ هەڵگرتنی ئەو کاتێکەوە ئیشت بمبەردە ناویوا باشە خاینی بکەیەوە بە شێوازی داشی پۆشی بەس داپۆشنە چۆن نەبناوی عەرەقە بکە چکە هەیە دای دەپۆشی لولی دەداتن لە ناوە لە خۆشێ دەینتەوە ئەوەش تێکچوونە چییە بەس وا باشترە کاتی هەری دەگرێتەوە بە جوانی هەریگریەوە و هیچی بکرێتەوە لە مەغزانی لە جێکی دانێ باشترە ئەگەنا لە ماڵەوە لە سەربانی سا ناتان بین نەخوارێ شتە چی پێدا دەی جار بەجار بشکێەوە ئاگایەکە لێبیە.